من ناوم صبري ڕەشید حەسەنە ساڵی 1950 لەدایک بووم ساڵی 1970 لە خەستەخانەی تەواریەکە تاعین بووم بە عینوانی مۆمەڕیزە 65 شوم کرد بە حەمەعەلی سەمونچی کانێسکان دوکانی سەمونخانەی هەبوو لە کانێسکان ئیتر لەوێ هات لە ماڵەوە بووین شەو بوو هاتنە سەرمان وتیان وەڵا ئێوە ئار دەنێرن بۆ دەرەوانێ بۆ پێشمەرگە وەڵا ئیتر ئینجازەکەیان بڕی کە ئینجازەکەیان بڕی ئێمەش هیچی نێکمان نەمات لە ماڵانە خەوتین ڕامان کرد بۆ دەرەوانێ چوین بۆ دۆڵەڕوود بۆ هەناران لە هەناران پەیوەندیمان کرد بە قالەی کوڵەشین و ئەوانەوانێ قایر بوو عوسمانی حاجی غەفور بوو نووری مەلا حەکیم بوو شێخ سودیقی هین بوو ئیتر حەمەعەلیش ئەو ڕێبازەی گرتە بەر لەگەڵ ئەوانە بوو بە پێشمەرگە وەڵا 3 ساڵ لە دەرەوە بووی ئەرە وەڵا ئەو کاتە 2 مناڵمانە بوو ئامانج و ماجیدمانە بوو لە خەتی نوێی ڕزگاریەوەنێ لەگەڵ نامیقا ئیشمانە کرد کانێسکانی بوو ئیتر لە پەیوەندیم بە حیزبەوە کرد ئیتر پەیوەندیم بە خاڵە عەفان و ئەوانەوە کردە لە خەتی نوێی ڕزگاریەوە ئیشمە کرد ئەچووم بۆ ئەحماوە ئەچووم بۆ شیرەمەڕ چەند جار لە شیرەمەڕ شەڕ بووە پەیوەندیم کردووە لەگەڵیانە تەداوی و پێشمەرگەم کردووە کە مامۆستا دڵشاد و ئەوان برینار کران هین شەهید کران بریناریش نا مامۆستا جەمال بوو کوڕێکی کەی هەر هەلی دیەکە بوو بردیان بۆ خۆرنەوازان لەوێ ئەو ڕۆژە لەوێ بووم ئەنجا پەیوەندێکی کەم هەبوو لەگەڵ خاڵە عەفان و خاڵە نەجم هۆنەرێنی لە شەڕێک لە سۆلەمیش کرا خواردنم بۆوە بردن تەقریبەن 100 نان و ئیتر مەنزەڵێک و بەبوو مەنزەڵێ شفتە بوو بۆم بردن داوایان کرد خاڵە عەفان قاقەزی بۆ ناردبووم کە بۆم بردن پەیوەندیشم لەگەڵ ئەوانە هەبوو ئیتر دائیمە خەریک و دەرمان و دەژی و تەداوی و شتی وامە ناردم بۆیان پەیوەندیم کرد بە هینەوانە کاک فارسەوە لەگە کاک فارسوانی ئیشمە کرد پێشڕە و هین عەبەڕیشە و کاک ڕەزا و ئەوانیش هەموو کە هاتن داوای دەرمان و شتیان لێکردم بۆیانە ڕەوانە کردم بۆ دەرەوانێ ئەیان نارد لەوێ پێشمەرگەیە شتێک بواە تەداویمانە کرد بە دزیەوانێ نەمانەتوانی بە ئاشکرا بچین سەدرەکانمان لەبەرە کرد بە دزیەوە چوونە ژوورەوانێ و قسەمان لەگەڵا کردن بانگ کران بۆ ئەمن لە ئەمنی بەلدەوانێ بانگیان کردم دوای ئەوە بردیانم بۆ ئەمنی عامە بەڵێ 2-3 سەعات لەوێ بووم دکتۆر نەجات خوا عافیکا دکتۆر نەجات واستەی بۆ کردم وتی مۆزەفی منتان چۆن بردووە واستەی بۆ کردم بەریان نا ئیتر چی وەڵا ئەو ڕۆژە مردنم بە ئاوا دەخواست کە بردیانم بەخوا بە سەدرێکەمەوە بردیانم ئەمن هات چواردەوری قاوشی گرت ئەرە وەڵا ئەمەش هەوێی یەکێتی ئافرەتانی کوردستانە ئەمە هەوێی پارتی دیموکراتی کوردستان لەقی 4 ئەمە پارتی دیموکراتی کوردستان لەقی 4 بەزەم هەویانەت هەیە بەڵێ ئەمەش هەر هەوێی پارتی دیموکراتی کوردستانە ئەمە هەوێی هینایی دایرەیە بەڵێ فەرماندەی تەندروستی سلێمانی سەنتەری نەخۆشخانەی دڵ بەڵێ دڵەکان بەڵێ دڵە ڕوود بین لە هەناران بووین
ئیتر ئەو سات جێش و جاش و هینە هاتن بۆوێ مععدل لە ناو دەوەنەکانە خەوتی نەمانێرا بڕۆینەوە ناو ماڵ. ئیتر کە ئەچیشینەوە ناو ماڵ شەو پێشمەرگە بەهاتایە خواردنمانیانێ نوێنمان بۆ بردن لەگەڵ حاجی عەلیە. ئیتر نەمانێرا بچینەوە ناو دیەکە. ئیتر هەر ماڵێ بە سێ چوار ماڵ بڕنەوێکیان هەبوو. چەکیان نەبوو. ئیتر چوونە ناو دەوەنەکان لە ترسا. ئەو کاتەش. ئیتر کە هینیشیانە کردم جاری وا بۆیان ناردم بۆ ناو شار پیرەمێردێکیانە گر بەکرێ ئاهاتین شتمانە بر بۆیان خواردن و شتی وە لەگە پیرەمێردەکە ناوی مام خیر بوو تورکیش بوو لەوێ هین بوو سەپانیە کرد لەوێ یەسترێکی هەبوو. ئیتر قاپ و قاچاق و شتی وا بۆ مەقەڕەکانەمان کڕی و ئەمان بردەوانێ و خواردن و ئەو کاتە کارێزەوە شکر ماڵی تیا نەبوو. یەسترەکەی مام خیر یەسترەکەی لەسەر کارێزەکە بەستە کارێزێکی لێ بوو ئەوێ هاتینەوە ناو شار بە پازە هاتینەوە ناو شار نەمانەوێرا. لە ساڵی 1970 گەڕامەوە بۆ ناو شار. ساڵی 1970 لە خەستخانەی تەواریەکە تاعین بووم بە مومەڕیزە. ئیتر لەوێ دەواممە کرد پەیوەندیم کرد بە سەرگوڵ و بە فاتمە و ئەوانەوانێ لەگەڵ ئەوانە ئیشمانە کرد بە ناو شارە. سەبری هینیش سەبری عەلیماریش بوو لەوێ ئەم جەماعەتە بەیەکەوە ئیشمانە کرد. عوسمان بوو عوسمان ڕای کرد پێبوو بە پێشمەرگە لە ترسا نەیتوانی دەوامکە چوو بۆ لە پارێزان بوو بە هین مزەمید لەوێ ئیشیە کرد لە خەستخانەکەی پارێزان. ساڵی 1982 ئامانجم پەیوەندی کرد بە کاک جەزاوە بوو بە پێشمەرگە لەوێ. ئیتر ماوەیەک لە پێشمەرگە بوو لەگەڵ شەهید جەزایە. شەهید جەزا خوا عەفوی تر ئەوان کە شەهید بوون ئامانجیش برینار کرا تەقریبەن فیشەکێکی زۆری پێوە بوو خۆم تەداویمە کرد لە باراو بوو. دوای ئەوە بردیان بۆ پارێزان لە پارێزانیشەوە بردیانەوە بۆ مەمەنداوە بریناریەکەی چاک نەبوو بۆوانێ. ئیتر هەر خۆم تەداویمە کرد و دەرمان و دەرزی ئەوانم بۆ ناردن بۆ دەرەوانێ. لە ناوپارێزیشەوە کە ئامانج لە پارێزان بوو لە ناوپارێزەوە مەکینەیەکم گر بە 25 دینار 25 دیناری ئەوسا. کوڕە بچکۆلەکەم شوانم لەگەڵا بوو کە ڕۆیشتین لەوێ هینە لە چەمەکەی حاجی مەمەندە کابرای مەکینە فڕێیای وەڵا چوم بە پێ هەچۆنێ بێ بە ڕێگاکەی ڕۆیشتین چینە ناو دی حاجی مەمەندەوە. ساڵی 1982 بوو. وەڵڵاهی پەیوەندی لەگەڵ کاک جەزا و ئەوانە هەبوو کە شەهید جەزا باوکی کاک دانا پەیوەندی لەگەڵ ئەوانە هەبوو چۆ دەرەوانێ هەر لەگەڵ ئەوانیشا بوو. ئیتر کە لەگەڵ ئەوانە بوو تەقەکە کرا لە گورگێر و بزەینان 83 تەقەیان لێ کرا ئامانج برینار کرا. ئامانج لە ناو برینارەکانە هەر ئەو دەرچوو 14 فیشێکی پێوە بوو. ئیتر هەر خۆم خەریکی بووم و تەداویمە کرد و بەڵێ دەم و دەست کاک جەزا شەهید کرا. بەڵێ هێرش بووش کاک جەزا بوو لە گینەکەی گورگێر بوو. ئیتر لەوێش کە شەهید کران. ئیتر ئامانجیان بردبوو بۆ باراو بە بریناری. بردبیان بۆ باراو بە دیلیش بوو. ئیتر کە بردیان بۆ ئەوێ لەوێ خۆم زەلامی ها بە دوا ماوتی ئەوەرە ئەمانجی کوڕە دەستی تۆزێ برینار بۆ فیشەکی پێوەیە بەس دەستێتی
وەرە داوای تۆکە وەڵا ڕۆیش نەمناسی ناوەڵا نەمناسی ئیتر کە ڕۆشتم بینیم لە مەقەڕێکا بوو لە خەستخانە نەبوو ژووریە بوو دوو هینیاندا خستە بوو لێفە شەڕ دوو برینار بوون ئامانج و کوڕێکی کە بوون ئیتر وەڵا لەوێ هین بوو تەداویشتیان کردبوو حەمەجەزا لەوێ بوو مەسوولی ئەوێ بوو حەمەجەزای هین شەید کرا ئەوەی ئەمری خوای کرد شەید گۆرانی بێژ بەڵێ یا حەمەجەزا زۆر ڕێزی لێگرتم وتیەوە کوڕەکەی توێتم بەڵێرە وەڵا کوڕەکەی منە ئیتر وەڵا خوا هەڵناگرێ ڕێزێکی زۆری لێگرتم ئیتر هیچم پێ نەبووە ڕۆژێک کە ڕۆیشتە بووم ئیتر هاتمەوە بۆ ناو شار من خۆم لێرە مەسوولی قاوشەکە بووم شتم زۆر هەبوو لە فاف و شتی وا کلیری مەغزە نوشتم پێ بوو وەڵای نام یەک عەلاگە لە فاف و دەرمان و ئیتر هێنی تەداوی و ئەمانەم بر لەگەڵ خۆم دەست و پلیم هەمووی کردەوانێ و پاکم کردەوانێەوە بە دەرمان و شت تەمیم بۆ پاکردەوە ئەمانەی و ئیتر دوای حەمەجەزا هاو وتی دەستکاری مەکە سەبری ئێستا هێنێرم بۆ هین پارێزان وەڵایتر ناردی بۆ پارێزان لەوێ عوسمانی لێبوو عوسمان مزەمید بوو ئەو عوسمانە هەرزووش لەگەڵ خۆمانە بوو ئیتر لەوێ عوسمان خۆ هەڵناگرێ ڕێزێکی زۆری لە من گرت و ئامانجی جوان تەداوی کرد و دەستی بۆ هەڵواسی بوو لەسەر قەڵەوێڵەیەک دای نابوو دەستیان ئەم پەنجەی پەڕی بوو فیشەکی ئابەمەیەوە بوو ئیتر دەستیان بۆ هەڵواسی بوو ئەمەی تیغی کردبوو ئەمەی تیغی کردبوو ئەمە سنی ئێستاش وەبزان تیاماوە هینەکە هیلاگە بێت ئەمەی ئەجوڵێ ئەم قۆڵەی بوو ئیتر نازەم وەڵا هەموو ئازای بوو ئێساش کوور باشە بەس دەستی سەقەتام دەسەی هەرڵا 1984 مفاوەزات بوو ئامانجم لە ناو شار بوو مختەفی بوو ئیتر کە هین بوو گرتیانەوانێ ئەمن گرتیەوانە ئیتر ئێمە هەموومان لە ماڵا نەخەوتین لە ترسی ئەمنە هاتنە سەرمان نەمانێرا لە ماڵا بخەوین مناڵەکانم لە ماڵا نەخەوت ئیتر خۆشم نەمەوێرا دەوامەکەشم کردبوو بە ئینجازەی بێڕاتب نەمەوێرا بڕۆم بۆ دەوامیش بەخشانی حەمەی عەلی گوڵەیە بوو هات وتی سەبری خانووریای خۆ بە ئاگال لە خۆ بێ ناوت دراوە وەڵای تر مەجدا ترسا نەمێرا بڕۆمەوە بۆ دەوام وەڵا لەوێ کە ڕۆشتمەوە بۆ دەوام کاک فارسوانم ئاگادار کرد کاک فارسوان ناردیانە سەر مدیرەکەمان قسەی کرد بەرامبەرم مدیرەکە نەقلی کردم تێبێ ئەمە لێرە نەمێنێت کە نەقلیان کردم ناردیانم بۆ جمبوریەکە پێشمەرگەم زۆر تەداوی کردووە کە گوێکێکیان لەوانە کاک فارس بوو فارسی عەلەسوور برینار بوو من تەداویمە کرد یارمەتیمەیان ئیتر دەرمان و دەرزێکی زۆریش دایم پێشڕەوی عەبەکۆڵ هەبوو لە کانێسکان ئەهات داوای دەرمان و شتی لێ کردم بۆی ڕەوانە کردم بۆ دەرەوانێ خۆم نەمەوێرا بیبەم بۆیان ڕەوانە کردم لەگەڵ عەبەڕیشە و ئەوانە بوو کاک ڕەزا بوو ئەم جەماعەتە لەگەڵما بوون کاک فارسی ژەیناسین خوعافویکە ئیتر هینە لەگەڵ ئەوانە دەرمان و دەرزیمانە نار بۆ دەرەوانێ کاک مەحموود برینار بوو لە مەنتیقەی قەراغ بوو ئیتر نازانم یەکێتی بوو نازانم چی بوو قاچی برینار بوو چوون بە دزیەوە بۆم تەداویە کرد لە ماڵەوانێ کیمابارانی بالیستان هەمویانان هێنان بۆ خەستەخانە لە قاعەیەکە لە خەستەخانە هەمویانان دانا ئیتر پیرێژنێک لەوێ هەڵساوتی وەڵا ئەمە سەدام وای لێ کردوونم پێیان نەکردووی وەڵا وەختێکمان زانی ئەمن هاو داباری بە سەریانە وەڵا هەمویان کردنە دەرەوانێت جەماعەتێکیان فڕێیان لەسەر شۆستەکەی خەستەخانە فڕێیان نان و وەڵا منیش هەستام خزمێکی خۆمان تەکسی پێ بوو لەبەر دەرگاکە
ئیشیە کرد وەڵا 2 تەکسیم پڕ کرد و خێرا دوانم ناردمنەوە بۆ ماڵەوە کاک ساڵەحی ناوبوو ژنەکەشی ناوی دادەجیهانە خوشکی کاک بڵندە کە لە لقی شانزەی شاوەیسە کە ئەوە شاید حاڵەکەمە ناردمنەوانێ بۆ ماڵی خۆیان و ئیتر بە سەلامەتی و ئێستا شکر هەمویان لە ژیانە ماون و ئەوانەی کە گیرانێکێکیان ئەسمەری ناوبوو 2 کچی هەبوو گیرا فەقیرە لە تەواریەکە لە خەستخانەی مناڵبوون لە ژوورێکە بە تاقی تەنیا دایان نابوو باوکەکەی هاو بە گریان ئیتر لە خوارەوانێ باوکەکەی بۆ لە پەنجەرەکەوانێ کچەکەی سەریێنا بۆ دەرەوانێ هینی قسەی لەگەڵە کرد باوکەکەی گریە ئەوەنە گوناح بوو مناڵەکانی پێبوو 2 کچی پێبوو داماوە تر وەڵات باش بوو شکر ئەویش سەلامەت بوو ئێستاوا لە هینە ئەویش ڕۆیشتۆتەوە شوێن و مەکانی خۆی بەڵێ من یەک دانەمانگ لە ماڵی خۆمان نابوون خۆم تەداوی مەکردن خۆم ئیتر هەموو چاویان کوێر بوو چاویان نابینە ئەبێ خواردنم کردایە بە دەمیانەوە شیر و پیازم بۆ قوڵانن ئیتر دکتۆر جەمیل هەبوو لە خەستەخانە زانی بە خەڵکم بردوێتەوەوانێ یارمەتیەیە مەڵحەم و شتیان ئەوسا دەرمان زۆر بوو وەکو ئێستا نەبوو مەڵحەم و شتیەیە مێ و فێریە کردمە وایان لێ بکە وایان لێ بکە و ئێتە کوڕێکیش دراوسێمان بوو لە عەسکەرەکە ئیشیە کرد زۆر کوڕی چاک بوو وەڵا ئەویش هات لە ماڵەوانێ تەداویە کردن و ئێتا دەم هینێک بوون 5 کەس هینی عایلەیەک بوو ژنێکی کە ناوی ئەسمەر بوو ئەوە بوو ئامینەیەک بوو ئەمانە هەموو کاک ساڵح بوو کاک ساڵحم لە پشتی کەنتۆرەوە بەخوا دانابوو لە ترسا بەخوا ئەمانەی هەموو سوتا بوو لە ڕووی ناهاو بە من بڵێ بۆی تەداویکەم ئیتر خۆم هەمووی مەڵحەم و شتمایە و تەداویە کردوتە زوو حمامم بۆ داگیرسان و هەردەم و دەست کە بردمنەوانە و جلانەی کە لەبەریان نابوو هەمووی فڕێیا و پاکشۆری من و ئیتر شکوری ئێستا باش بوون با کوڕێکی نازام کوڕێک بوون وتیان کوڕهینە ناوەکەیشی لەبیر بوو ئەها سەیرەکەم بە ناوی کۆترەوانێ وەڵا کۆترەکەم کەوتۆتە سەربانی ئێوە ویستی بێتە حەوشەکەەوە لە دیوارەکەوانێ تاقیبێ کردی ئیتر تاقیبێ کردیت ئیتر دیار نەماوە هەر کوڕە نازانم چی لێ هاو ئیتر دوای ئەوە وەڵاتر ئامانجی کوڕمم نارد بۆ شەقلاوە لە شەقلاوە مەسوولەکەیان ینی دۆزی بۆوانێ زۆر مەمنون بوون و ئیتر هاتن بە دوایانە و ئامانج پێی وتبوون شتێکی وا هەیە وا لە ماڵی ئێمەن و هەمویان سەلامەتن و هاتر بردیان نەوانێ ساڵی 91 کە ڕامان کردە دەرەوانێ ئیتر ماوەیەکی زۆر لە ئێران بووین و لە مەنتیقانە بووین ئیتر کە هاتینەوە سەیرەکەین ماڵمان یەک شتیتیان نەماوە هەمووی تاڵان کراوە هەمووی تێکەڵ و پێکەڵ بووە ماڵی کچەکەم ماڵی خۆم ئیتر هەموویان تاڵان کردبوو یەک شتیانتیان نەهێشت بوو نە هەوێمان مابوو نە ڕەسممان مابوو نە هیچ شتێکمان نەمابوو لەو ماڵەیە ئیتر بەخوا شەوە چینە ماڵی خوشکەکەمانە خەوتین شتیان بۆ نێشت بووینەوانێ هەموویان بردبوو ماڵەکەشمان لەسەر جادە بوو نزیکی جادەکە بوو بەرامبەر گەراجی بەغا بووین ماڵمان بەڵێ هەر بەردەوامم بەڵێ ئێستاش لەگەڵ کاک دڵشاد و ئەوانە لە ناوچەی چوار دەوامەکەم کۆبوونەوە شتمان پێەکەن